هو دایکی شومر کەنەرمی بەرنامەی جا دایکە ئاستەکەشم هەر برد سامن بێدایک پەڕێشتر لە بەرنامە هەڵوەری لە مودە بە شێڵی دایکە وەڵایتر ئەوە دایکی شومر کەنەرمی بەرنامەی جا دایکە ئاستەکەشم هەر برد سامن بێدایک بێدایک مایتەوە کەی سەردانی نەرمیخانە کرد وەڵایی تقریبا دوو مانگێ لەمەوە پێش ئەوە دوو مانگ سێ مانگە بوو لەمەوە پێش چون سەردانە کرد تۆزێ و کاتە باش لە دوێنی ئێوارەوە زۆر دڵپەڕی هەر لەوایانی یعنی نەمێرە بچم بێم بەلاتە بەڕاستی ئەوە نەبێت تاقەت بوو ئەوە نەبێت تاقەت بوو وە لەو ڕەنگە هەندێکتان دێشم ئازز بوو بن بەس بەجددی قسەم بۆ ناکرێت چەند جار تۆ هاتیتەتە بەردەمم قسەم بۆ کرد یعنی قسەم بۆ ناکرێت تاسا بووم تاسا ئەنی ناشتی زۆر ناخۆر نەرمیخان چی بوو لای تۆ کاکە وەڵی نەرمیخان زۆر گەورە بوو لە لای زۆر گەورە ئێمە 12-13 ساڵ بەیەکەوە ئیشمان کرد بوو ئەنوا معاناتمان بەیەکەوە ئەنوا شتی خۆشنا بەیەکەوە هەبوو بەس بەداخ ئێتە ڕۆژ هەوادارەکانتان ئەڵێن تکایە پیر مەبن ئەبێ هەر پیریش ئەبێ هەر بژمەری چکا بەڕاستی مردنیش برا گەورەی هەموو لایەکە وە شتێکی سەیریش نییە تازە بیستی بێتمان مردنمان دەمێکە بیستووە ئەوە باوقمانە ڕوا بابێت نەرمیخانە ڕوا منە ڕوو نەبێ هەموو بڕێ ئیتر زانی چۆنە ئەم دەخەیە عومرە زۆرەکەمان تێپەڕانوە کەمەکەی ماوە ئێستا 60 ساڵ هەنی زۆرەکەم تێپەڕان کەمەکە ماوە